ڕۆژی نیوەڕۆ بۆ خۆی تەجاوزیان لێ کردوتەوە. لە چیان کرد سڵاتان لێبێ؟ بەخێر بێ یاخوا. ئەوە لە چیان کرد بۆ تەجاوزە؟ باسی کەسمان نەکردو و لە کەسیشیان نەکردو، ئێمە باسی شۆستەیەکەن شۆستە. لە کوێ ئەو شۆستەیە لە کوێیە؟ ئەمە لەو ئۆردوگای لای ڕانێ نییە؟ حکومەت داینە ناوە شۆستەکە 2 مەتر بێت، خەڵکەکە بە ڕۆژی نیوەڕۆ هەموو هاتوونەتە پێشەوە مەتر و نیوێک، ئاوا قولانجێکی ئەوە نەشانێشتوتەوە بۆی بۆ شوێنی نەمامەکە و ئاو بێنە و بیخۆرەوە. هەموو شوێنێ هەروایە شۆستە ئێستا بۆ خەڵکە دەی قاچێ بەسەرەوە خوا خراپتر نەیە. ئینشەڵڵا خراپ. ئەرێ تۆ ئەمە چییە لە بەرتامدا؟ خەڵکی شوێی تۆ؟ خەڵکی ئێرەم بۆ؟ وەڵا خەڵکی ئێرەنی. بۆ کاکە بۆ چێتیش لەکەن؟ ئەم ڕووچاوی تۆ ئەم جلانە لە خەڵکی ئێرە ناچێت. وەڵی برا خەڵکی ئێرەم و من تۆ باشیشە ناسم. ئەی باشە ئەم جلانە ئەمە چییە؟ نە قۆپچەیەک، نە گیرفانێک، نە شتێک، ئەمە دڵە شەقەبا نەزانی؟ ئارە وەڵا ئەمە مراخانی بێ قۆپچەی بێ گیرفانی بێ قۆڵی بێ هەموو شتێکە. دەی باشە بەلەشی ساق و بە بێەوەی بیدڕی ئینشاڵڵا. سەلامەبی مەمنون. دەی شانۆگەری ئەم جارەمان چییە؟ شانۆگەریمان نییە بە قوربانێ بم کۆنسێرتمانەیە کۆنسێرت. ئێوەشی شەکەتان گۆڕی؟ بەڵێ بەڵێ ها ئەوە کۆنسێرتەوە بڕۆ بیخوێنەرەوە عیمانەکەی. کۆنسێرتی بولبولی ناو جۆگا. هەی خوابتان گرێ بۆ خۆتان و عینوانتان. جا بولبولی ناو جۆگا یعنی چی؟ شۆن یعنی چی؟ یعنی ئەو بولبولەی هەم لە ناو جۆگاکە خوا، هەم لەم بەرەخوا هەم لەو بەرەخوا، هەم لەو لاخوا هەم لەم لاخوا. ئەی وەڵاهی من سرم لەم بولبولە دەرناچێ. من لە ئەدەبیاتی کوردیا بیستومە ئەوە کەرە هی ناو جۆگا نەک بولبول. ئەوە لەگە چێتە؟ لەگە توێ نێدانش ئەرێ کاکە تۆ تۆزێ نابێ ئەدەبوتیا بێ بزانی چۆن قسەکەی کەرکەری چی کردوتەوە. یعنی ئەگەر زەلاوێ بتوانێت لەو بەریش و لەم بەریش بخوا ئەوە کەرە؟ نە ئەشهەدو بیللا ئەوە عاقڵی کوڕی عاقڵە. دەوەرە دەرەوە دەیگەوە چەند کەسن؟ ئێمە من خۆم و دایکی مناڵەکان ئەوە 2 و 4 مناڵ 6 یەک بلیتم بۆ ببڕە چونکە ئەوان نایەن. بۆ نایەن؟ نان حەزیان لە کۆنسێرت نییە کاکە ئاگەر شانۆگەری بۆ هاتن. دە باشە ئەوە 3 بلیتی بۆ بڕم ئەوە سیان بیگرە. سیانم بۆ چێ کاکە؟ من هەر خۆمم برە هەر خۆمەس مەشهورەوە. سیانم بۆ چیە زیایە قورە بابە هەڵیگرە بۆ دوایی کاکە بە هەر پێو بێ. هەتی دوایی چی ئەکسپایرە بێ خۆ من زۆز نیم بگرە یەک دانم بەسە. کوری خۆم لەم وڵاتە هیچ شتێک ئەکسپایر نابێت. تۆ زۆر سەیری زۆر هەموو شتێ ئەکسپایرە وانە نەخێر. من زەلام ئەناسم لەم وڵاتەی خۆمانە 50 ساڵ زیاترە هەر یەک جوملێ ئەیڵێتەوە و کەچی خەڵکیش گوێی لێگرن. کاکە جان من حەقم نییە بەسەرەوە. من تۆ وەرە با تەفتیشەکەم دەی. ئەی کوا جیازەکەەوەی ئاوای لەکەی بە 150 دلارە. ئەوە وەزارەت موافقەتی نەکرد. دەزانی بۆ وتیان ئەوە کەمالیاتە ضروری نییە. ئەی بەچی تەفتیشمانەکە؟ بەدەست دەستەکە خۆشترە هەم من پێم خۆشە هەم تۆش پێ خۆشە. ئەزانی چی من حەز ناکەم لە تۆ دەست نوێژم پشکێ وە کەسیش ناتوانێت من بپشکنێ. سلام بەخێر بێن یاخوا بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن یاخوا بەخێر من ڕاحەکەم. ئەوە چیە بوونەوانە؟ شت چی بوونەوانە لە خوانەوە چوونە ژوور؟ دا کۆرسن کۆرس واقع چیە بەسەرەوە؟ کۆرسی هی گۆرانیەکەن؟ نەخێر کۆرسی سیاسین ئەوان. سلام علیکم. سلام بەخێر بێت. لەوە ئاچێ کۆنسێرتەکەتان گۆرانی سیاسیشی تیا بێت؟ نەخێر گۆرانی سیاسی تیان نییە. ئەی کەتیانی ئەوانە کۆرسی چین و بۆچی چوونە ژوورەوە؟ کۆرە دە کۆرسن بۆنە لەسەر شتە ڕۆی ئەوانە کۆرسن کۆرسی سیاسین. کۆرسی سیاسی ئەرێ تۆ بیستوتە کۆرسی سیاسی یعنی ئەم سیانە کە چوونە ژوورەوە هەرسێکیان یەک دەنگیانەیە و یەک مووقیفیان هەیە؟ نەخێرنەوەڵا هەر یەکەشیان لە ئاوازێکە خوێنێت کوڕی باوکم لەم زەمانە کۆرسی سیاسی هەیە ئەنجا تۆ پێ خۆش بێ پێ ناخۆش نەبێ ئەوان هەر یەکەی لە تەلێکە خوێن. جا باشە گوێ بگرە ئەنجا ئەوە هەر یەکەی لە تەلێ بخوێنێ ئەمە چۆن کۆرسێکە؟ ئەرێ تۆ زۆر سەیری کاکە برا تۆ کۆرسی گۆرانی نەبیستووە؟ با بیستومە. ئێدە کۆرسی سیاسی ژێ بە قوربان کۆرسی سیاسی هەیە دەی بێنە کوا کارەکەی. وەڵڵا هیچم بۆ مەبڕە من حەزم لە کۆرسێت دوشتیوانی و زانی شانۆگەریە بابا. ئەی تۆ حەزی لە چێ بە قوربانێ بم؟ وەڵڵای من تااقەتی کۆرسێت دوشتیوان نییە ئەگەر شانۆگەریتان هەیە بەسەر چاو ئەمەوێت. کۆرە بابە جان شانۆگەری کوا بایی ماوە بە قوربانی چاو بم. ڕۆڵە گیان لە هەموو دنیا شانۆ باوی نەماوە نەخوازەڵە لای ئێمە ئێستا خەڵک خەریکی هیچی ترە بە قوربان. وەرە بابە بۆ خاتری خوا چۆن باوی نەماوە من لەم بەینە لە خاریج
چون بۆ شانۆگەریە دەست و دەمی پێوەخورە ئاگار لە چییە؟ شانۆگەری؟ بەڵێ شانۆگەری هین بوو شیرین و فەرهاد ئەم فەرهاد و شیرینەکەی لای خۆمان؟ تەقریبەن وایە گرتەوە بەس فەرهادەکەی ئەوان تۆزێ هین بەردیە تاسی نا ئەو کۆمپانیای هەبوو دەی خێری پێوە بێت وەرە دەرەوە بێنە پارەی بلیتەکە دەی بەخوا ناچمە ژوورەوە ئەترسم بچمە ژوورەوە بولبولەکەتان دەنگی ناخۆش بێ کۆرەبا بە خەمی ئەوە نەبێ بە قوربان دەنگی زۆر خۆشە بەڵام تۆزێک لەوە ئەترسین بولبولەکەمان نییە بەرامبەر بە میوانەکان تۆزێ شەرم بکە چی بکە؟ شەرمەکە شەرم بکە؟ ئەمە وڵاهی مادەم وایە بۆم ببڕە مادەم ئەوەنە بە حەیا و بە حورمەت و شەرمدا داوەرە بە ساقم با تەفتیش نابێ نابێ ئەحکا دەختوو نابێ بەخۆ داوەشەی یاخوا لەگە خۆتا بیبە ئەرێ قەپات نەبوو پەلە چییە ماڵی بە قوڕ نەگیرێ قەپات نەبوو ئەو پەرلەمان پەلە ناکەن کۆبنەوە تۆ بەلەی ئەوەتە با دوو سەعاتی تر بخایەنە تاکو تۆ 4 مشتری ترمانێ هیچ قەیچیەکە ئەرێ مەجلیستان دایم ئای بەخێر بێ یاخوا ئیمانی قایم ئەریە زەحمە نەبێ دکتۆرەکە هاتووە دکتۆر بۆ تۆ بۆ جوات بی وەڵا من وەمزانی ئێرە شوێنی دەفتەری زەخت و شەکرەکەیە بۆ زەختی هەیە کورە بە قوربانێ بم شەکرەکەشم لەگەڵی هەیە دەبا و خۆیان بڕۆ ڕەژوورەوە بێیتە دەرەوە عەلەمەتیان نامێنێ ئەم کۆنسێتە نییە بۆ زەخت و بۆ شەکرە یەک ئاویەکە بۆ بیرامانی ئەمە حەفلەی پاشتێلانە شتی وایە؟ بڵێ هی پاشێلانەی بۆی بچێتە ژوورە و بیتاقەیەکی وە ببڕە نا حەفلەی پاشێلانەوانە نییە ئەمە کۆنسێرتی گۆرانی و مۆسیقایە قۆڕم بەسەرم جا من لە ڕێی ئەوە ماوم بێمە ئەم شوێن و ئەم بەزم و ڕەزمانە کچێ پورێژیان عیبە چییە؟ لەو ئەوروپایە ژیان لە دوای تەمەنی 60 ساڵیەوە ئەمجاکە دەست پێەکات جاوەڵا خۆ بە قوربانێ بم من 50 ساڵیش نابم 50 نابی؟ نەبەخوا دەبەخوا هەقە دوو بلیت ببڕی دەی ئەڵێم باشە ئەگەر چوومە ژوورەوە و ناخۆش بوو بۆم هەیە بێمەوە دەریە ناوەڵا بۆ نییە بیتە دەرێ لەبەر ناحەی ئەمنی مەمنوعە نانە بێجگە ناحەی ئەمنیەکە هەر لەبەر قسە کوردیەکەش ئەو پەنگەی کە ئەڵێت سواربوون عیبێک و دابەزین سیان یعنی عیبە بێمە دەرەوە ئارە وەڵا عیبە کورە وەڵا هیچ عیب نییە باشە ئەی بۆچی جێشی سووریا لە لوبنان هاتە دەرەوە و عیبیش نەبوو قوڕی دنیا بەسرم ئاگا لەو ئیخبارانە ژێتەوە ئەرێ کاکە شەکرەشنا بەڵێ ئەرێ کاکە چاوی کاکە ڕۆحی کاکە کاکە گیان ئەرێ تۆ شتێکم پێ بڵێ ئەرێ ئەو هەموو تەنەکەشکاوە چیە لە پژە و خەڵکەوە داتان ناوە کوڕە شیرینەکەم ئەوە دیکۆری ئیشەکەیە ئەوە دیکۆرە؟ ئەنجا ئەوە چه عیلاقی هەبوو بۆ کۆنسێرتەوە وایە لە دوای قەرنی 21ەوە دیکۆر عیلاقەی بە مەزمون و بە ناوەڕۆکی ئیشەکانەوە نییە ئەی وای لێ هاتووە ئەی خۆ بولبولی تیان نەبوو کورە چۆن ئەو هەموو بولبولە نەبینی لە ژوورەوە ئەی باشە لەو کۆنسێرتە کامە بوو کەرەکە بەخوا بێ عەقڵە ئەم کوڕە کورە بڵێ بولبول هەی بولبول